ئێمە ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە پێشوازیمان کرد لە شاندی بزوتنەوەی گۆڕان لە دوای کۆنگرەی تەسیسیانەوە کە لە شاری کەرکووک لە مانگی دووە بەسترا. ئێمە تاکیدمان کردەوە لەسەر پەیوەندیەکانی هەردوو لامان و هیواخواز بووین کە بزوتنەوەی گۆڕان لە فۆرمی نوێیە بتوانێت کار و چالاکیەکانی خۆی بە گورج و گۆڵتر و باشتر بهێنێتە پێشەوە بکاو ئەنجام بدا و پەیوەندیەکانی ئێمە بزوتنەوەی گۆڕان پەیوەندێکی دوور و درێژە مێژوویەکی دووری هەیە و خۆشحاڵین لەسەر ئەو پەیوەندیانە بەردەوام بین و باسی هەلو مەرجێسای هەرێمی کوردستانمان کرد و هیواخواز بووین کە هەرێمی کوردستان هەر بۆ فۆرمەی کە ئێستاتایەتی بمێنێتەوە نەبێ بە بەشێک لەو شەڕە سەپێنراوەی کە سەپێنراوە بەسەر ناوچەکەیەوە و بەسەر کۆماری ئیسلامی ئێرانە بە تایبەتی کە دراوسێ هەرێمی کوردستاندا ئەوە بابەتەکانی ئێمە بوو. سپاس بۆ بەناوی خۆی گەورە. تەبعاً ئێمە ئەمڕۆ لە ڕۆژی دووەممانە سەردانی کۆمەڵی دادگەریمان کردو بە خۆشحاڵیەوە لە خزمەت ئەم برایانە بووین. دوێنێش لە لای یەکێتی نیشتیمانی کوردستان بووین. ئێمە دوای ئەوەی کە 16 دوو کۆنفرانس لە شاری کەرکووکی خۆشەویست ئەنجامدرا سەرکردایەتیەکی نوێ بۆ بزوتنەوەی گۆڕان هەڵبژێراوە. جڤاتی نیشتیمانی یەکەم کۆبوونەوەی خۆی سازدا لە مانگی ڕابردووە. یەکێک لە ئەمرەکانی جڤاتی نیشتیمانیەوە بووە سەردانی هەموو لایەنە سیاسیەکان کە پێیان بڵێن کە سەرکردایەتی نوێمان چێە پەیوەندیەکانمان چۆن ئاسایی بکەینەوە لەگەڵیەوەی بەڕێزا لە هەمووی گرنگتر ئێمە لەم تەوقیتەی کە قسەی لەسەرەکەین ناوچەکە بە دۆخێکی تەواو دژوارە ڕوا بە شەڕێکی تەواو هەستیار و هەستپێکراوە ڕوا کەم تا زۆریش ئەیانەوێ پریشکیەک بەر هەرێمی کوردستان کەوێ هەرێم ببێ بە بەشێ لەم شەڕە تا ئەم ساتە سیاسەتی حەکیمانەی هەموو حیزبەکان و ینی ئەوەی کە لێرە فەرمانڕەوایە لە هەرێمی کوردستانە توانراوە بە هەموو لایەک هەرێمی کوردستان لەم شەڕە بپارێزێت چکە خراپتر و خراپتریش هەیە لە دۆخەکە. بۆیە باسی ئەم دۆخەکرا چۆن بتوانین چکە بۆشایەکی گەورە هەیە لە نێوان حیزبە سیاسیەکانە چۆن بتوانین هەمومان بەیەکەوە زیاتر خەمی هەرێمی کوردستان و خاک و وڵاتمان بێەوە لە هەمیشی گرنگتر قسە لەسەر بەهێزکردنەوە و دووبارە تشکیلکردنەوەی حکومەت و کاراکردنەوەی پەرلەمان وانە کرا و ئەم بارگرانیە سەختەی ڕوبەڕووی هاوڵاتیان بەتەوە چۆن بتوانین هەموو حیزبەکان بەیەکەوە باری شانی خەڵک سوکترکەین و باسی ئەوەش کرا کە بۆ مەوزوعی ئەوەی کە هەموو کورد لە بەغداد لە هەرێمی کوردستان پێویستەکە لەم دۆخە نزیکایەتی هەبێت لە هەموو لایەکەوە